سڵاتان لە بێم کاتتان باش دیارە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمڕۆ شەممە 16 مانگیدا نابوو بۆ ئەوی پۆلی 12 دەست بە پرۆسەی خوێندن بکات لە هەرێمی کوردستاندا. دیارە تاوەکو ئێستا بەشێک لە قوتابخانەکان داوامی تێدا ناکرێت و دەرگای قوتابخانەکان داخراوە. هەر لەو سۆنگەیەشەوە ئەم شەو مامۆستایانی ناڕازی خو دەستەی مامۆستایانی ناڕازی ڕاگەیەندراوێکیان بڵاو کردەوە سەبارەت بە دەستپێکردنەوەی پرۆسەی خوێندن لە هەرێمی کوردستان و من بۆ زانیاری زیاتر لەسەر بەیاننامەکەیان ئەندامی دەستەی مامۆستایانی ناڕازی مامۆستا عادلم لەگەڵایە. مامۆستا عادل ئەم کاتت باش ئەگەر پێمان بڵێیت بۆ چوونتان لەبارەی کردنەوەی دەرگای قوتابخانەکان چییە؟ سپاسانەکەم. بێگومان ئەوەی ئێستا لە هەرێمی کوردستانە خوڵقێت کارەساتێکی زۆر گەوری پەروەردەیە بەدەرە لەوەی کە ئێستا دەرگای خوێندنگاکان بکرێتەوە یاخود نەکرێتەوە. کارەساتێکی پەروەردەی ڕوو لە هەرێمی کوردستانەکە لە چەند ساڵی ئایندە ئاساوەڕەکانی دەرەکەون ئەویش ئەگەڕێتەوە بۆ بێباکی دەسەڵاتدارانی ئێستا هەرێمی کوردستان و وەزارەتی پەروەردە لەگەڵ کۆی کێشەکانی پەروەردە. پرۆسەی پەروەردە لە هەرێمی کوردستانە لە هەڵدێرێک و کارەساتێکی زۆر گەورەدایە. ئێمە ئاواتمان بەوە ناخواست، ئاواتمان نەخواست پرۆسی پەروەردە ڕێگەیەکی تەندروستی خۆی بگرتە بەر لە کۆی گشتیان بەنامەکان بەڵاو کردو ئەم شەو بە کۆی گشتی لە بەنامەکە ئەڵێین کارەسات بەڕێوەیە بەرپرسانی هەرێمی کوردستان بەرپرسانی وەزارەتی پەروەردە ئەمانەیە بەرپرسیارانەتر مامەڵە لەگەڵ کێشەی پەروەردە بکەن. بۆیە ئەگەر بەم شێوازی ئێستا بە مامەڵە بکرێت بە دڵنیاییەوە 10 ساڵی تر پرۆسەی پەروەردە نەک بە بڕیارێک کە وەزارەتی پەروەردە دەریکات کە ئەمڕۆ داوام بێ یاخود بانی داوام بێ بە 10 ساڵی تر پرۆسەی پەروەردە ناچێتەوە سەر ڕێڕەوی تەندروستی خۆی. ئێوە لەگەڵ ئەوەیان دەرگای قوتابخانەکان بکرێتەوە. ئێمە دژی خوێندن نین، دژی زانست نین، بەڵام پێمان وایە ئەم شێوازیکردنەوەی دەرگای خوێندنگاکان شێوازێکی تەندروست نییە. ئێمە لێرەوە بە پەیامێکگەیان بە بەرپرسانی هەرێمی کوردستان بە خودی وەزارەتی پەروەردە و وەزیری پەروەردەش تەنها چارەسەری ڕێگەی تەندروستیکردنەوەی دەرگای خوێندنگاکان بریتە لە چارەسەرکردنی کێشەی موچە و بژەی مامۆسایان. لە 2 ساڵەکە موچە باش بوو، مامۆسایان لەسەر ئەرکی خۆیان و بە هاوکاری کەسوکاری قوتابیان کەوتبوونە نۆژەنکردنەوەی خوێندنگاکان. وەزیری پەروەردە باسی هەموو کێشەکانی پەروەردەکە لە دەرگای قوتابخانەوە بیگرێتە ئاگاتە دار و دیوار، بەڵام باسی کێشەی موچەی مامۆسایان ناکە کە جەوهەری پەروەردە چارەسەری کێشەی موچەی مامۆسایانە. ئەگەر موچەی مامۆسایان چارەسەر بێ دڵنیا دەکەمەوە. مامۆسا بە هاوکاری کەسوکاری قوتابی کتێبی ژەکڕێ و دەرگای قوتابخانەکانیش نۆژە نەکاتەوە، خوێندنگاکانیش و قوتابخانەش و پەروەردەش گێتە سەر ڕێڕەوی تەندروستی خۆی. بۆی ئەو ڕێگای پەروەردە گرتوێتێ بەر ڕێگایەکی هەڵەیە کە کێشەی پەروەردە بە بڕیارێکی بێچارەسەر بە بڕیارێکی چارەسەرێکی دیانێ بڕیارەکە بۆ دەرگای خوێندنگاکان ناکرێت و کێشەی پەروەردە لە هەرێمی کوردستانە چارەسەر نابێت. باشە مامۆستا، ئێوە پێشبینی ئەکەن مامۆستایان بڕۆنەوە بۆ قوتابخانە و خوێندنگاکان لەگەڵ ئەوە ئێوە لەگەڵ بایکۆتان یاخود ئەتانەوێ پرۆسەی خوێندن بچێتەوە سەر ڕێڕەوی خۆی؟ ئێمە لە بەنامەکە ئەم شەو منداوتمانە کە ئێمە پشتیوانی بایکۆتی خۆڕسکانی مامۆسایانەکەین، چونکە پێمان وایە لە چەند ساڵی ڕابردووشە بایکۆت پرۆسێکی خۆڕست بۆ گیرفانی بەتاڵی مامۆسایان و قەیرانی دارایی و لێنەهاتووی بەرپرسانی حکوومەت و وەزارەتی پەروەردە نەشارەزاییان کە بە نەشارەزاییان پرۆسەی پەروەردەیان شێواندووە بایکۆتی سەپاندووە. ئێستاش مامۆسایان هەل بڕیارە بەنێ پشتیوانیانەکەین. ئومێدەوارین بەرپرسانی هەرێمی کوردستان پێشووی کارەساتی گەورەتر بخۆڵکە، چکم ئەوەی ساو بڕیاری کە دراوە پێم وایە دەرگای خوێندنگاکانیش بکرێتەوە پرۆسەی پەروەردە ناکرێت. تەنها دەرگای خوێندنگاکانێک دۆڕی میدیایی و ئیعلامیە و وەزیری پەروەردە و حکوومەتی هەرێمی کوردستان تەنها ئەوەی ئەوێ ڕووکەشێوێت کە من ئێستا بە وەزارەتی پەروەردە وەزیری پەروەردە دەڵێم ئەوەت مامۆسایان تاوانبار نین، بڕۆ قوتابی سواری سەرەتایی بێنە زۆر جار هەنێکیان نازانن ناوی خۆیان باوکو بابیران بنووسن. ئەمە ئەو پرۆسە پەروەردەیەش وایە کە حکوومەتی هەرێمی کوردستان تەنها کات بەڕێیەکە، چونکە ئێمە لە فەنی ئیدارە لە هونەری بەڕێوەبردنە شتێکمانە پێوترێ ڕەزامەندی فەرمانگەیی. هەر کەسێک ڕازی نەبوو لە کارەکەی خۆی ناتوانێت سەرکەوتوو بێ و تیا بەرەناکە. تۆ میدیاکارێکی لە ئیشەکەی خۆتە ڕێز و شکۆ بزانی پارێزراو نییە، ناتوانانی سەرکەوتی بوو هیچ داهێنانێک نابێت. وەکو بەدەدەچوونێکتان کرد بێ ئێوە ئەمڕۆ هیچ قوتابخانەیەکتان بینی کرابێتەوە بەتابەت پۆلی شەشەکان؟ هەنێ دەرگا هەنێ خوێندنگا کراوەتەوە، بەڵام ژمارەی قوتابیان زۆر کەم چوون و ژمارەی مامۆسایان زۆر کەم چوون. ئومێدمان وایە کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم مەسجانە ئەم جۆرە پەیامانە کە تەنها دەرگای خوێندنگاکان لی تێبگات کێشەی موچەی مامۆسایان چارەسەرکە پەروەردەکێتەوە سەر ڕێڕەوی تەندروستی خۆی.
بۆ ڕوونکردنەوەکانت مامۆستا عادل حەسەن ئەندامی دەستەی مامۆسایانی ناڕازی کە باسی لەوە کرد لەگەڵ ئەوەدان کە بایکۆتی قوتابخانەکان بکرێت بە جۆرە لە جۆرەکان یاخود پشتیوانی لە بایکۆت دەکەن هاوکات ئاماژێ بۆش کرد کە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی پەروەردە دەیەوێت کە پرۆسەی خوێندن بە شێوەیەکی دروست بەڕێوە بچێت پێویستە پێش هەر هەنگاوێت بیر لە باشکردنی بژێوی ژیانی مامۆستایان و فەرمانبەران بکاتەوە.